بەخێر بێزمەوە پێخۆش بووکە ئەوش شە باشەو کرد. خەندەیەک لە ئاورنگ و بڕیارێک لە ئاسن. قوبا تاڵەبانی ئەو سیما نەرمەیە کە قورسترین بڕیارەکانی مێژووی لە پشتە و لە ناو دەستکێشە مەخمەڵەیەکەیدا مەشتێکی پۆڵاینی بۆ شکاندنی نەیارە سەرکێشەکان هەیە. قەسەم بەخوا ئەو ڕۆژە بە چاوی خۆیان نابینن. لە مێژووی سیاسی جیهاندا دەگمەنە نەو سەرکردانی دەتوانن لە یەک کاتدا هەم دۆستی نزیکی هەژاران بن و هەم مەترسیدارترین نێار بۆ یاساشکێنان. کاتێک سێری کارکتەری قوبا تاڵەبانی دەکەین پێویستی خۆمان وێنەی ئەبراهەم لینکۆڵنمان بیر دەکەوێتەوە. ئەو پیاوەی بە خەندەیەکی سادە و دڵێکی گەورەوە گەورەترین و تۆنترین بڕیارەکانی مێژووی ئەمریکای واژۆ کرد، وەک چۆن لینکۆڵن بە قسەخۆشی و بە نوکتەکانی نەیارانی تووشی شۆک دەکرد. قوبا تاڵەبانیش خاوەنی ستایلیشی نەرمی سیاسیە. ئەو دەموچاوە هەمیشە خەندەدارە بۆ نەیارەکانی تەڵەیەکی گەورەیە، چونکە لە پشت ئەو هێمنی و نەرمونیانیەوە عەقڵێک هەیە کە بە وردی خەریشی داڕشتنی نەخشەی شکاندنی ڕکابەرە سەرکێشەکانە. ئەمانە لەسەر ئەساسی ویست و خواستی کۆمەڵانی خەڵکی کوردستانە داڕێژرابن. بزانە چیمان پێکرێ ئینجا ئەبینەوە بەو هێزەی کە ئەتوانێ تەقلە بە فیل لێ بدات. ئەو کاتی خەڵک وا دەزانن ئەو خەریکی سازشە، ئەو خەریکی کێشانی هێڵێکی سوورە کە تێپەڕاندنی ماڵوێرانی بەدوای خۆی دادەهێنێت. لینکۆڵن لە کاتی جەنگی ناوخۆدا تەنها لە کۆشکی سپیدانە نیشت، بەڵکو دەچوە ناو سەنگەرەکان. قوبا تاڵەبانیش هەمان ڕێچکەی گرتووە. ئەو بڕیارەکانی لە ناو ژوورە داخراوەکان و لەسەر کورسیە چەرمەکان وەرناگرێت، بەڵکو کاتێک مەترسیەک ڕوودەدات یان پرۆژێک پەککەوتەیە خۆی لە شوێنی ڕووداوەکە ئامادە دەبێت. دەستپێیەکەین ئێمە ئەوش بۆکەینە دووسایدی، ئیتر تۆ بڵێ لە کفری بۆ سلێمانی دووسایدیە. والله ئەمر لای جەناب ئەم ئامادەیە مەیدانیە وای لێ دەکات بڕیارەکانی وەک گول لە ورد بن، چونکە لەسەر بنەمای واقعن نەک راپۆرتی سەرکاغاز. گر ئەوان کە مشکیلەیان هەبێ یەن لە دەرگای یەکێتی نیشتیمانی کوردستانەدا. یەکێک لە جوانترین خاڵە هاوبەشەکانی لەگەڵ لینکۆڵندا لایەنگریکردنی مرۆڤە پەراوێزخراوەکانە. لینکۆڵن کۆیلەکانی ئازاد کرد. قوبا تاڵەبانیش وەک سێبەری بێکەسان دەرکەوتووە. کاتێک کەسێکی یاسایی یان هەژار ڕوبەڕووی ستەم دەبێتەوە، ئەو بێسڵەمینەوە لە پێگە و پۆست کەیسەکە دەکاتە کەیسی شەخسی خۆی. لە سیاسەتدا قوبا تاڵەبانی خاوەنی استراتیژێکی بێدەنگ بەڵام کوشندەیە. ئەوانەی دەکەونە ناو بازنەی بڕیارەکانی درەنگ تێدەگەن کە ڕوبەڕووی چەتۆند و دیژێکی سیاسی بوونەتەوە. ئەو ڕکابەرانی دەیانێت بیدەن بە زەویدا زۆر جار بەو چەکە دەشکێن کە خۆیان دروستیان کردووە، چونکە ئەو دەزانێت چۆن تۆمترین بڕیار لە ناو نەرمترین دیبلۆماسیدا بشارێتەوە. گەیشتنی دەنگی سەرکردەیەک بۆ ناو ئەکاونتی کەسایەتیشی وەک دۆناڵد ترامپ نیشانەی ئەوەیە کە قوبا تاڵەبانی تەنها یاریزانیشی ناوخۆیی نییە، بەڵکو توانیوێتی ببێتە پردی پەیوەندی لە نێوان ناوخۆ جیهاندا. ئەمە ئەو ژیریەکەوای لێ دەکات لە ناوخۆدا وەک کوڕە هەژارێک دەربکەوێت و لە ئاستی نێودەوڵەتیشدا وەک دیپلۆمات کارێکی تۆند و خاوەن بڕیار سیر بکرێت.